زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 153 ئەحمەدێ ناڵبەند هۆزانوانی دەڤەری بادینان ناوی ئەحمەد ئەمین ناڵبەندە بە ئەحمەد موخلیس دهێتە ناسین لە ساڵی 1891 لە گوندی بامەڕنەی سەر بە قەزای ئامێدی لەدایک بووە. لە تەمەنی 6 ساڵیدا دەستی بە قورئان خوێندن کردووە. بۆ خوێندن چووە بۆ ئامێدی، زاخۆ، دهۆک و گوندی بێدۆهێ لە دەڤەری بەرواری ژۆری. ژیانێکی پڕ لە دەردەسەری و ناخۆشی و مشەختی بەسەر بردیە. پیاوێکی قسەخۆش و نوکتەبێژ و زمانزان بووە. زۆربەی شاعیرە کۆنەکان کارێکی زۆریان لە هزر و بیر و باوەڕی ناڵبەند کردووە، بە تایبەتی مەلایێ جزیری. هەر لەبەر ئەوەش وەکو شاعیرە کلاسیکیەکان زمانێکی تێکەڵ لە عەرەبی و کوردی بەکارهێناوە. ناڵبەندێ هۆزانوان هەڵبەستی بۆ ئەم مەبەستانە هۆنیوە ئانکۆ ڤەهاندیە. یەکەم مەبەست پێهەڵدان و پێهەڵگوتن و وەسفکردن کە ناڵبەند دەستێکی باڵای لەو مەیدانەدا هەبووە. دووەم مەبەست ئەڤینی و ئەڤینداری. سێیەم مەبەست سۆفیاتی و خواپەرستی. چارەم مەبەست هۆنراوەی کۆمەڵایەتی ئانکۆ جڤاکی کە شێوەی گاڵتە و گەپ بەخۆوە دەگرێت. پێنجەم مەبەست کرێتکردن و پیشاندانی بەرامبەرەکەی دیارە لەو مەبەستە باڵا دەست بووە. شەشەم کوردینی و وڵات پارێزی. ناڵبەندێ هۆزانبان لە 9 ئەیلولی ساڵی 1963 کۆچی دوایی کردووە. لە گۆڕستانی گوندی خش خاشا لە دەڤەری بەرواری ژۆری نێژراوە، واتە هاتیە ڤەشارتن. ئێستا ئەگەر دیسان تەماشایەکی شاعیر ئەحمەدێ ناڵبەند بکەین، دەبینین ناوەکی دیشی هەیە کە پێی دەڵێن ئەحمەد موخلیس، کەواتە بە دوو ناو یان بە نازناوی ناسراو بە ئەحمەد موخلیس. لە ساڵی 1891 لە گوندی بامەڕنێ سەر بە قەزای ئامێدی لەدایک بووە. ئەگەر تەمەشاکەین لێرە ئەمن ئەو وێنەم هینایە لە گوگڵ، دەبینین هەر وەکو شاعیرانی دی ئەویش هەر لەو دەوروبەرەی لە هەمان کات ژیایە. ئەو شاعیرانەی کە هەتا ئێستا باسمان کردینە، قانع و جگەرخوین و ئەحمەد موختار بەگوو هێمن و ئەو شاعیرانە کە لە ساڵی 1991 هەتا ساڵی 1961 دەکاتە تەمەنی دەکە 72 ساڵ، واتە تۆزێک زیاتر ژیایە لە شاعیرەکانی دیکە. لە چێ لەدایک بووە؟ لە بامەڕنێ. بامەڕنێش سەر بە قەزای ئامێدیە کە ئەگەر لێرە تەمەشاکەین بزانین هەیە یان نییە. توانیمان ببینینەوە بامەڕنێ ئەلێرەیە. ئەو بامەڕنێ ئەگەر لە دهۆکەوە لۆی بچیە لای ڕۆژهەڵات، باکووری ڕۆژهەڵات، بەو ڕێی دەگەیە شاری، دەگەیە بامەڕنێ. بەڵام ئەو لە جێیەکی دیکە، گوندەکی دیکە نێژرایە کە ناوی خشخاکە. ئەویش هەر دەبی لەو نزیکانە بی، وەکو دەبینین لێرە
لە سەرووی باشووری کوردستانە. دهۆک لێرە و بامەڕنیش لێرە. ئەما دیە و سەرسەنگ و ئەو هاوینە هاوارانە. ئەگەر ئێستا ئەوڕۆ سێی مانگی هەشتی ساڵی 2020 پلەی گەرمی لەوێ 33 پلەیە. کاتژمێر 2 یان 14 شتە چیاوە. کاتە لەو جێیە خۆشەی لادایک بووە. ئەو دوای نووسرا لە تەمەنی 6 ساڵی دەستی بە قورئان خوێندن کردووە، وەکو زۆربەی شاعیرەکانی سەردەمی خۆی. ئەویش هەر بە لە مزگەوت دیارە فێری خوێندن و نووسین بووە و فێری قورئان خوێندن بووە. ئەو جە پاشان چوویتە ئامێدی و زاخۆ، هێشتا خوێندیتی و پیاوەکی قسە خۆش و نوکتە بێژ بووە. چێ کاری تێکردیە؟ کام شاعیر کاری تێکردیە؟ مەلایە جزیری. هەرچەندە مەلایە جزیری 500 ساڵ پێشی ئەو ژیایە، بەڵام نووسینەکانی کاری تێکردیە. کاری کردیە لە ئەحمەد موخلیس کە بەهۆی قورئان خوێندن فێری خوێندن و نووسین بووە، پاشانیش زیاتری خوێندیە. مەلایە جزیری شاعیری کلاسیکی کوردی کە لە ساڵی 1570 لەدایک بووە و لە 1640 کۆچی دوایی کردیە. جزیری لێرە مەبەستیان ئەو شارێ دەکەویتە باکووری کوردستان، جزیرێ بۆتان. ئێستا مەلایە جزیریشمان زانی بگەڕێنەوە بزانین چ جۆرە هۆنراوە چی گوتیە. هۆنراوەی پێهەڵدان و پێهەڵگۆتن و وەسفکردن کە نالبەند زیرەک بووە. وەسفکردن و پێهەڵدان واتە چواتە بەکارهێنانی ئاوەڵ ناو یان هاوڵ ناو. هاوڵ ناو چییە؟ هەندێک جا پێ دەڵێن ئاوەڵ ناو. هاوڵ ناو ئەو شانەیە کە بۆ وەسفکردن یان بۆ باسکردنی شتێک یان کەسێک بەکاردێ. کامەیە؟ باش، شیرین، بەڕەوشت، گەورە، گچکە، ترش، سارد و گەرم و گران و هەرزان و نەزان و زانا و بێسوود و بەسوود و بێکار و بەخەم و بە پەژارە، فێنک و شڵەژا و شلەقا و داما و پتە و نوێ و کۆن و تازە و نایاب و شیرین و ڕند و ڕەش و هەموو ڕەنگەکان بەهێز و بێهێز. ئەوانە هەمویان هاوڵ ناون کە زۆر زۆر باشە بزانێ خوێندکاری ژیر لە کاتی نووسینەکانت زۆر بەهێزتر دەبن، پتەوتر دەبن و دەوڵەمەند دەبن ئەگەر هاتوو لە نووسینەکانت هاوڵ ناوت بەکارهێنا لە کاتی وەسفکردنی شتەکان یان کەسەکان یان هەست و بیرەکان. ئەو جە پاشان نووسرایە ئەڤینی و ئەڤینداری. ئەوجا ئەڤینی دڵداری، سۆفیایەتی و خواپەرستی زۆر زیرەک بۆ لەویش باسی خواپەرستی بکە بە شیعر. پاشان هۆنراوەی کۆمەڵایەتی جڤاکی گاڵتە و گەپ بەخۆوە دەگرێ. کرێتکردن و پیشاندانی بەرامبەرەکە لێرە واتە وەکو ئەوەی وایە ڕەخنەگرتن هەندێک جار یان ڕاستکردنەوەی هۆنراوەی خەڵکی دیکە. ئەوجا کوردینی وڵات پارێزی واتە دیسان ئەویش هۆنراوەکانی بێبەش نەبووە لە باسی نیشتیمانی خۆی کە کوردستانە. پاشان لە ساڵی 1960 کۆچی دوایی دەکا و لە گوندی خشخاشە بە خاک دەست پێردرێ. ئەوجا ئێستا تەمەشاکەین بزانین هۆنراوەکەی کوو بووە.
سەردێڕەکە نەنووسرایە، نازانم ئەو هۆنراوە مانای کو بڵێ سەردێرەکەی چییە، بەڵام ڕەنگە ناوی زولەیخابی. دووهی سپێدێل سەربانی مجانەک دیت ژە خەوڕابوو، ژمال دەرکەت دەرێ خانی متەخمین کرد زولەیخابوو. زولەیخابوو سفەت حۆری وەکی تیرێ ژمە ڕابووری، چوو سەر ئاوێل ڕەخێ ژۆری وەکی ڕۆژێ لمە ئاوا بوو، دەما زڤری ژە سەر ئاوێ مدیت لێدا شەقا تاوێ، مقابل چوومە هەنداوێ قەراپۆشی گرێدا بوو، دەما تاوێ لە بەژنێدا مدیت شبهی گولاسپێدا، وسا گەشبوو دناوڕێدا چو حال بۆ کەس نەهێلابوو، نەهێلابوو بۆ کەس حالەک دەقیقەک لە من ببوو ساڵک، لە ئەنیاوێ هەبوو خالەک خودێ حەق تازە کێشابوو. ئەوە تۆزەک باسە وەکو گوتمان لە سیفەت و باسکردن زۆر زۆر بەتوانایە نالبەند. لێرە نووسیتی دووهێ سپێدێ لە سەربانی، واتە دوونێ یان دوێنێ بەیانی یان دوێنێ سبەینێ لە سەربانی. مجانەک دیت ژە خەوڕابوو، ئەمن یەکەچی جوانم دیت لە خەوێ هەستا. دیارە ئەو کات هاوین بووە خەڵک لە سەربانی نووسینە. ئەو دیتی لە خەو هەستا، ژمال دەرکەت دەرێ خانی، لە ماڵی خۆی هاتە دەرێ، هاتە دەری خانووەکەی خۆی چوە دەرێ. متەخمین کرد زولەیخابوو، ئەمن ئەو هامدانا دیارە دوور بووە لێی سەدا سەد نییە کە زولەیخایە، بەڵام بە تەخمینی خۆی بە لێکدانەوەی خۆی کە ئەوە زولەیخایە. زولەیخابوو سفەت حۆری، واتە وەکو حۆریەک، وەکو فریشتەیەک، مەلاکەک، وەکو مەلاکەک بووە، وەکی تیرێ ژمە ڕابۆری. لێرە تیر هەر تیرە، وا تیر و کەوان، چونکە تیر زۆر تیژ دەڕوا، واتە زولەیخاش ئەوها بە پەلە تیژ بە پێشیاندا ڕۆیشت. چوو سەر ئاوێ لە ڕەخێ ژۆری، چوە چێندەر زولەیخا چووە سەر ئاوێ، ئەوجە ئاوەکە ڕووبارە کانیە لە چێندەرێ لە ڕۆخی ژۆریە، لە ڕۆخی سەرەوەیە، لە لای سەرەوەی خانیەکەیە. وەکی ڕۆژێ لمە ئاوا بوو، کە بەوێ تێپەڕی هەروەکو ئەوەی وایە ڕۆژ و خۆر و هەتا و ئاوابی، ڕووناچی نەمینێ، چونکە زولەیخا ڕووناچیەکەی ڕووناچی کردیە. دەما زڤری ژە سەر ئاوێ، کە هاتەوە ئەو دەمەی ئەو کاتێک کە لەسەر ئاوێ هاتەوە، مدیت لێدا شەقاتاوێ، ئەو جا ئەمن دیتم کە شۆقی هەتاوێ هاتەوە. مقابل چوومە هەنداوێ، ئەمنیش چوومە لاوی، چوومە پێشەوی هەنداوێ و چوومە لاوی، چوومە کنەوی، چوومە مقابلیوی. قەراپۆشی گرێدا بوو، ئەو جە لێرە قەراپۆشی ڕەنگە جلکەکەی ڕەشبی، قەرا ڕەنگەکەی ڕەشبی گرێیدایە، ئەو جا چ جلکەکە گرێیدایە، چارۆگە بزانە چییە، گرێدا بوو. دەما تاوێ لە بەژنێدا، کە هەتاو لە بەژنیدا مدیت شبهی گولاسپێدا، هەروەکو ئەوەی وایە کە ئەمن گوڵەکی سبەینان ببینم، بە بەیانیان گوڵی ببینم، کە بە بەیانیان گوڵی دەبینی گوڵەکە زۆر وسا گەش بوو دناوڕێدا، چونکە بە بەیانیان کە گوڵی دەبینی هەندێک خوناوی لەسەرکەتیە گەش بوویتەوە گوڵەکە. زولەیخاش ئەوها گەش بوو لە ناو ڕێگای، چوو حال بۆ کەس نەهێلا بوو، چونکە ئەوها گوڵەکی گەش بوو، حاڵی خەرچی حاڵەکەیان خراپ بوو، کە
زولەیخایان دید هیچ کەسێک حاڵی باش نەبوو، وەزعی باش نەبوو، نەهێلا بوو بۆ کەس حاڵک. لێرە شاعیر دەیەوێت ئەوها بسەلمێنی کە نەک هەر ئەو پێی ئەو شتەی پێ باشە ئەو کەسە، بەڵکو هەموو کەس دەقیقەک لە من ببوو ساڵک، واتە هەر یەک دەقا هەتا بێتە نێزیی زۆر وەکو ساڵەکیەوە، وەکو سالک. دیارە لە زاراوەی کرمانجی ژوورو پیتی زۆر بەکار نایە ئەو پیتە، هەموو پیتەکان هەر ئەوهایە، پیتی سووکەکەیە. هەتا لێرە بۆ وێنە لە جیاتی نانووسین ناڵبەند، دەنووسن نالبەند، ببوو سالک لە ئەنیاوێ هەبوو خالک، واتە لە نێوچاوانی زولەیخا چ هەبوو؟ خالک هەبوو، خاڵ. خودێ حەق تازە کێشا بوو. ئەو جە لێرە نازانم مەبەستی چییە، خودای بە حەق ئەو خاڵەی تازە دروست کردیە یان زولەیخا بەخۆی خاڵەکەی دروست کردیە، کەوا دەڵێ وەکو ئەوی بڵێ سوندەچی بخوا بڵێ بە حەقی خودای ئەو خاڵەی تازە کێشا بوو. ئەو جە ئەمن ئەوەی لێرە نازانم خوێندکاری ژیر کو شیکاری ئەو دێڕەی خوارەوە بکەم. کەواتە لێرە باسی زولەیخایە، باسی وەسفەکەیە، هیچ دیار نییە زولەیخا تەمەنی چەندە، ئایا تەمەنی 18 ساڵە، 14 یان 40 یان 50، ئەوە دیار نییە. بەڵام ئەوەی دیارە کە کاریگەریەکی زۆری کردیتە سەر هەستی شاعیر کە ئەو وەسفە جوانەی بکە، کاتە کەشمان پێ دەڵێت کاتە جێیەکانیشی هەموو دیار دەکا. ئەگەر یەکێک شعرەکەی بخینتەوە وەکو ئەوی وایە چەندی منەکی جوان بێتە پێش چاوی و لادەی بێتە پێش چاوی، گوندی بێتە پێش چاوی، کاتەکەی بێتە پێش چاوی، هەتاو ڕۆخی ڕووبارنە ئاو و کانی و شتیوە. ئەوە دەربارەی ئەو شعرە. کاتە لێرە ئەمن وابزانم بێمە کۆتایی ئەوانەیە باسی شاعری بەناوبانگ ئەحمەدێ ناڵبەند. هەتا وانەیەکی دیکە و ڤیدیۆیەکی دی هەر بژین.